الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. سپاس و ستایش بۆ خوای گەورە و دادگەر جەل جەلالۆ، بە هەزاران هەزار درود و سەڵاو لە گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ماڵ و خێزان و یار و یاوەران و شوێنکەوتوانی. بەڕێزان و خۆشەویستان، خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێدا و لەم بەرنامەیەدا بە خزمەتتان ئەگەمەوە بۆ پێشکەشکردنی بابەتێک لە ژێر ناونیشانی گرنگی 5 دڵۆپ. دیارە کە ئەڵێن 5 دڵۆپ، ئەم دڵۆپانە هەر یەکێکیان لە قورئان و فەرموودەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکراوە. بۆیە ئەبێ ئێمەش بەقەدەر خۆیان گرنگی پێ بدەین و لە ماهیەتیان کەم نەکەینەوە. دیارە ئەم دڵۆپانەش کە باسییان دەکەین، دڵۆپێک مڕەکەب لەگەڵ دڵۆپێک خوێن، لەگەڵ دڵۆپێک عەرەق، لەگەڵ دڵۆپێ فرمێسک و دڵۆپێک ئاودا. هەرێکێک لەم دڵۆپانە گومانی تێدا نییە کە گرنگی و بایەخی خۆی هەیە. ئەتوانین بڵێین زۆر کات هەر یەک لەم دڵۆپانە ئەتوانێت ئاگری دۆزەخ بکوژێنێتەوانێ بەسەر ئەو کەسەدا کە ئەم دڵۆپانەی بەکارهێناوە. جا ئەگەر کەسێک بتوانێ هەر پێنجیان وەدەست بخات و سوودیان لێوەربگرێ، ئەتوانێت ڕەزامەندی خوا بەدەستبێنێ و ئاگری دۆزەخ لەسەر خۆی بکوژێنێتەوە و بەهەشتی بەرین بەڕووی خۆیدا بکاتەوە و داخڵ بە باغەکانی بەهەشت ببێت. جا ئومێدمان وایە کە ئینشاءالله هەر یەکێک لە ئێمە و بە تایبەت بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست بتوانن هەموو کۆی ئەم فرمێسکانە و کۆی ئەو دڵۆپانە لە مانگی ڕەمەزانە و لە غەیری مانگی ڕەمەزانیشە وەدەست بێنن و سوودیان لێوەربگرن. دیارە دڵۆپی یەکەممان دڵۆپێک مڕەکەبە کە خوای گەورە جەل جەلالۆ لە قورئانی پیرۆزدا سوێن ئەخوا بە قەڵەم و ئەفەرمێت نون والقەلەمی وما یەسطوڕون. دیارە قەڵەم لە نێویدا ئەو مڕەکەبە هەیە. یەک قەترە، یەک دڵۆپ لەو مڕەکەبە ئەتوانین بڵین کە بەرامبەرە بە دڵۆپێک لە خوێنی شەهیدان. بۆیە کە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەدا، لە ڕۆژی هەڵسانەوەدا دڵۆپێ مڕەکەب لەگەڵ دڵۆپێ لە خوێنی شەهیدان بەرامبەر دەکرێت لەسەر میزان، بەڵام یەکتر وەکو بڵێ ڕادەگرن و لە ئاستی یەکتردا ڕادەوەستن. بۆیە زۆر مهمە کە ئێمە ئالێرەوە لەوە حاڵی ببین و تێبگەین. بۆیە یەکەم ئاەتی قورئانیش بە ئیقڕە دەست پێ دەکا و ئەو هەموو ئاەتانە گرنگی بە زانست ئەدەن و گرنگی بە ئاسمانەکان و بە فەزا و بە بەڕ و بە بەحر و بە هەموو شتەکان دەدەن و سەرنجی تێگەڕای مرۆڤەکان ڕادەکێشن بۆ لای زانست و زانیاری و بۆ لای نووسین و بۆ لای خوێندن و بۆ هەموو ئەو شتانەی کە لەو بوارەدا و بە نووسین و قەڵەم بەرپا دەکرێت. شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. لەبەر ئەوەندە گرنگی دراوە بە زانست و بە زانایان و بە زانیاری بێشمار لە قورئاندا و لە فەرموودەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. دیارە ئەگەر بێت و چەند دادگا هەبێ، چەند خوێندنگە هەبێ، چەند مزگەوت هەبێ، چەند کانزا و معدەن لەناو ئەو زەویێدا هەبێ، ئەگەر زانست و زانیاری نەبێ و ئەگەر دادگەری نەبێ و خوێندن و خوێندەواری نەبێ، بەڕاستی ناتوانین لە هیچێکی لەوانە ئێمە سوود وەرگرین. بەڵام ئەوە هەر هەمووی بەرهەمی نووسین و قەڵەم و دڵۆپێک لەو مڕەکەبانەیە کە ئینسانەکان ئەتوانن دین و ژین بەرەو پێشەوە بەرن و گەشە بە دین بدەن و گەشە بە ژینی مرۆڤەکان بدەن. کەواتە ئەتوانین بڵێن ئەمە دڵۆپی یەکەم بوو کە ئەبێ ئێمە زۆر گرنگی پێ بدەین و هەموو زانستخوازێ و هەموو
کەسێک کە عەشقی زانست و زانیاریە و عەشقی دین و ژینە و ژیان دۆستە و ئەوێ ژیان بەرەو پێشبەرێ هەمیشە ئەوەی لە خەیاڵ بێ کە قەڵەم و نووسین و دێڕ و کاغەز و ئەمانە زانست و زانیاری چەندە گەورەیە و هەموو کاتێکیش خوای گەورە وەسفی زاناکان و زانست و زانیاری زۆر کردووە. دووهەم دڵۆپێک ئاو، بۆیە ئەبینی هەر لە سەرەتاوە کە مرۆڤ خوای گەورە بەرپای دەکا لە دڵۆپی ئاو دەیخولقێنێ و دەبینین کە لە 1970 لەشی مرۆڤەکان ئاوە و لە 4 بەشی ئەم گۆی زەویە ئەم ئەستێرەیە 3 بەشی ئاوە کە دەکرێت ئێمە ئەم ئەستێرەی زەویە نابرن ئەستێرەی ئاو. بۆیە ئەبینی کە خوای گەورە جل جلاله لە قورئانە دەفەرمێ وجعلنا من الماء كل شيء حي، دیارە هەموو زەریاکان هەموو دەریاکان هەموو ئەو کانی و کارێز و ڕووبارانەش لە قەترە قەترەی ئەو بارانانە و ئەو ئاوانە کۆ دەبێتەوانێ. لەبەرەوە هەر یەکێ لەو دڵۆپە ئاوانە کە لە ئاسمانیش دێتە خوارەوانێ لە هەورەکان دەیڕژێنە خوای گەورە بە مەلایکەتێکا دەنێرێتە خوارەوە و کاریگەری خۆی لەسەر ژیان و لەسەر هەموو ئەم بوونەوەرە هەیە و ئەو هەموو بەرهەمە جوانەمان پێشکەش دەکا لە دڵۆپی ئەو ئاوانە. لەبەر ئەوە جێگەی خۆیەتی کە ئێمە کاتێک پەرداخی ئاوی سازگار دەخۆین و لە کاتی تونیایەتیدا سپاسی خوا بکەین و بسمیلا بکەین لە کاتی خواردنەوەیدا و لە ڕۆژی قیامەتیشایە یەکێ لەو شتانەی کە خوای گەورە محاسبەمانەکا لەسەری ئەفەرمێ ئایا خوای گەورە ئاوی سازگار و شیرین و جوانی نەدا بە ئێوە؟ بۆیە ئاویش زۆر زۆر گرنگە کە ئەبێ ئاگامان لێ بێ و خوای گەورە فەرمێ والأرض بعد ذلك دحاها أخرج منها ماءها ومرعاها. خوای گەورە کاتێک کە ئەم زەوی بەرپا کردووە یەکەم شت ئاوی لێ بەرپا کردووە و ئاوی سەرچاوەی ژیانە. دیارە سێهەم وەکو بڵێ دڵۆپمان دڵۆپێک عەرەقە، عەرەقی ناوچەوانی کرێکارێک ئەو خەڵکانەی کە بە بیر و بازوو بە ڕەنجی شانی خۆیان هەوڵ دەدەن و ڕەنج ئەدەن و ئەیانەوەیە پاروی حەڵال بۆ خۆیان بەرپا بکەن. ئەو دڵۆپە عەرەقانەی کە لە نەوچاوی ئەڕژێتە خوارێ هی ئەو کرێکارەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی ماچ کردووە فەرمێتی ئەوە دەستێکە کە دەستی سەرەوەیە و ئەبەخشێ و ماندوو دەبێ و هەوڵ دەدا ئەوە بەڕاستی ئەو دڵۆپە عەرەقانەش بەڕاستی وەکو بڵێ یەکێکە لەوانەی کە لە فەرمودەی پێغەمبەردا عەلەیهی سڵات وەسەلام ئاماژەی پێکرا و فەرمێتی مافی کرێکار بن، کرێی کرێکار بن پێش ئەوەی کە عەرەقی ناوچەوانی وشک ببێتەوە. لەبەرەوە خوای گەورە و پێغەمبەر و شەریعەتی ئیسلام گرنگیان داوە تەنانەت بەو دڵۆپە عەرەقانەی کە لە شان و باڵی یان لە ناوچەوانی کرێکارێک دەچۆڕێت. چوارهەممان دڵۆپێک فرمێسکە کە ئینسان بە چاوەکانی دادێتە خوارەوانێ فەفاضت عەیناه دادەنیشێت کە لە بینی خۆی و خوادا تەوبە دەکات و دەگەڕێتەوە بەلای خوای گەورە. ئەو فرمێسکانەش ئاگری جەهەنەمی بۆ دەکوژێنێتوانێ. بۆیە پێغەمبەر فەرمێتی اللهم ارزقني عينين هطالتين تشفيان القلب بذروف الدموع من خشيتك قبل أن تصل الدموع دما. فەرمێتی خوایە دوو چاوم بیتێ فرمێسک ڕێژ پێش ئەوەی کەوا فرمێسکەکان ببن بە خوێن. لەبەرەوە بە فرمێسکی چاو بە خوێنی هەناو ئینسان دەتوانێت خزمەتی دین و خاک و وڵات و ژینی بکە و بەرەو پێشی بەرێ. لەبەر ئەوە پێغەمبەر فەرمێتی عەلەیهی سڵات وەسەلام دوو چاو هەن کە بە ئاگری جەهەنەم ناسووتێن، چاوێکیان ئەوانەیە کە فرمێسک لە پێناوی خوادا دەڕێژن و ئەوەش کەوا لە پێناوی خوادا ئێشگری دەکا و حراست لە وڵات و لە کەرامەتی مسلمانان دەکا. کۆتا فرمێسکمان فرمێسکێک لە خوێنە کە خوێنی شەهیدانە. بۆیەکە پێغەمبەر فەرمێتی صلی الله علیه وسلم بە ئەوەڵ ڕژانی قەترە خوێنی شەهیدێک خوای گەورە لەسەر جەم تاوانەکانی ئەو کەسە خۆش دەبێت و بە بەهەشتی بەرینی شاد دەکا. بۆیەکە ئەبێ ئێمە بەڕاستی هەموو ئەم دڵۆپانەمان لا بە قەدر و بە قیمەت بێ و هەوڵ بدەین بە بەردەوامی هەم لەبەر خوا لە شەواندا و لە کاتەکاندا فرمێسکی پەشیمانی هەڵوەرێنین و ئامادە بین بە فرمێسکی چاو و بە خوێنی هەناو و بە عەرەقی ناوچەوانمان ئەو وڵاتەمان بەرەو پێش بەرین و دینمان بەرەو پێش بەرین هەتا خوا لێمان ڕازی بێ و بەهەشتی بەرین بەدەست بێنین و لە دۆزەخی نێڵە دراوی گەرم و بەتینی قیامەت ئینشاء الله خوای گەورە بمان پارێزێ. لە کۆتاییدا دەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەند کاتێکا فرمێسکی ڕشتووە، لەو کاتە ناکە بۆ خوا فرمێسکی ڕشتووە
و لە کاتێکا کە بۆ ئومەتەکەی فەرمێتی ئومەتی ئومەتی و لە کاتێکا کە کەسێکی خۆشەویستی لە دەستدا بێ و ژگەرگۆشەیەکی خۆی لە دەستدا بێ ئالەم کاتەنا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام زۆرترینی بۆ ئومەتەکەی بۆ خەمی و لە ڕۆژی قیامەتی شاهر بۆ ئەوان خەم دەخوات. جاء ئومێدم وایە کە خوای گەورە ان شاء الله عاقبەت خێرمان کا و سەربەرزمان کا. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.